ژنی کورد دەناسن؟ ژنی کورد پارلەمانتەر، پزیشک، دەرمانساز، ئەندازیار، پرۆفەسۆر، وەزیر، دیزاینەر، ئەکتەر، هونەرمەند، دەرهێنەر، ژەنیار، ڕۆکەوان، براوەی خەڵاتی نۆبێل، دیپلۆماتکار، ئاکادمیک. دەزانی کێشەی ژنی کورد چییە؟ کێشەی ژنی کورد لە پاڵ کێشە جەندەرەکانی، کێشەی نەبوونی دەوڵەت و داگیرکاریشە. ئیمە ئەتوای من تۆ وەکو ژنی کورد بوویت، خاوەنی ناسنامەی خوات بوویت بە کوردستانی بناسنت، نەوەکو عەرەب و تورک و فارس. ئێمە داوای ماپی زمانی دایکی خۆمان دەکەین کە منداڵەکەمان بتوانن بەو زمانە بخوێن و بنووسن. ئیمە ئەتوای من زمانی کوردی زمانێکی فەرمی لە جەهان بوو. من ناتوای من داگیر هەر ئەرامان نونەرەیەتی بکەیت. خەباتی ژنی کورد دەتوای من داعش بەبیر نەکەی من. با داهش لەبیر نەکەین کەچی بەسەر ژنەی زیدیەکان هێنا. با هەوڵ دەین مافی ژنەی زیدیەکان وەربگیرێت و ژنەکانی دەربەندی داهشن ڕزگاریان بێت. شۆڕشی ژینا شۆڕشێک بوو کە پێی کوتین دروشمی ژن ژیان ئازادی، دروشمێکی هەڵقوڵاوی کۆمەڵگەی داگیرکراوی کوردستانە. ژینا کچە کوردێک بوو کە دەیهەویست بە سەربەستی و بە ئازادی بژیت. ژن ژیان ئازادی، ژن ژیان کوردستان. هەمومان یەک ڕەنگ دەڵێن ژن ژیان ئازادی، ژن ژیان کوردستان.